بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاو و ئازیزان، لە بەژمارەی ئەم جارەدا باز لە ئامادەکاریەکانی کۆمسیۆنی هەڵبژاردنەکانەکەین بۆ خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بڕیارە لە 11 ئەمساڵ بەڕێوە بچێت. تۆماری حیزب و هاوپەیمانیەکان بۆ بەشداری لە هەڵبژاردن 118 حیزب خۆیان تۆمار کردووە، 41 هاوپەیمانی، 16 لیستی سربەخۆ، واتە مەبەستمان پێی تاکە کەسیە. لە کاتێکە لە عێراق 443 حیزب خۆیان تۆمار کردووە پێشتر و تۆمار کراون، هەروەها نزیکی 6 حیزبی دیکە داوای تۆمارکردنیان کردووە لە کاتێکا 118 حیزب بەشدارن. ئەمەش ئەومان پێڵێت کە لە هەرێمی کوردستان و عێراق حیزب گەلێگەن کە وەک دوکانی سیاسی ئیشەکەن. بابێنە سەر ژمارەی دەنگدەران. لەم هەڵبژاردنەدا بڕیارە 29 ملیۆن کەس بەشداری بکات، 1,300,000 کەس سەردانی ناوەندەکانیان کردو و تۆمارەکانیان نوێ کردوێتەوە. باش، نوێکردنەوەی تۆماری دەنگدەران لەو بنکانەی کە تۆماری دەنگدەران لێ نوێکرێتەوە لە 25 تا 15 بەردەوامە بێت، یعنی لە 25 کراوەتەوە تا 15 هەموو ڕۆژانی هەفتەیە، هەینی و شەمەیتیان نیە کە بڵێ دەوام نیە ئەوێژنی، هەموو ڕۆژە سەعاتش کراوەیە. ئیشیان چییە؟ زیادکردن ئەوانەی کە مالیدیان 2007 لە دایکبووی 2007 یان کەسێک هەر تا ئێستا ناوی نییە و دەنگی نەداوە بۆی زیادەکرێت، گواستنەوە لە نێوان شارێک بۆ شارێکی دیکە، ڕاستکردنەوە گەر هەڵەیەک لە ناوەکانە هەبێت ڕاست دەکرێتەوە، سڕینەوە ئەوانەی کە وفاتیان کردووە لە تۆمارەکە ئەسڕێتەوە. هەروەها کەسێک کە تۆماری بایۆمەتری نەبێت لەم بنکانە تۆماری بایۆمەتری بۆ دەرەهێنرێت. باش، تۆمارکردنی کاندیدەکان لە 25 تاوەکو 24/6/2025 بەردەوامە بێت. لەم کاتەیە ئەتوانن کاندیدەکان چ ئەوانەی کە بە لیستن، چ ئەوانەی کە هاوپەیمانین، چ ئەوانەی سربەخۆ مەبەستمان تاکە کەسیە لەو مودەیە دەبێت خۆیان لە کۆمیسیۆن تۆمار بکەن. مەرجەکانی کاندید چین؟ 30 ساڵ تەمەن نابێت لە خوار 30 ساڵەوە بێت، بڕوانامەی بەکالۆسی ئەبێ هەبێت، لە 120 بڕوانامەی دیبلۆم و ئامادەی و هاوتاکانیان، واتە هەر لیستێک کە ژمارەیەک کاندید پێشکەشەکە بۆ نمونە لە 100 کاندید ئەتوانێت لە 120یان بڕوانامەی خوار بەکالۆسی هەبێتە دیبلۆم و ئامادەی هەبێ، ینی لە 10 کاندید ئەتوانێت دوانیان بەم شێوازە بێ نەک زیاتر، وابێ بە تاوانی ئابڕوبەر و گەندەڵی کارجێڕی و دارایی سزا نەدرابێت، یاسای داد و لێپرسینەوە نەیگرێتەوە، هەروەها ئەندامی هێزە ئەمنیەکانیش نەبێت. ئەمان زیاتر بۆ بابەتی حیزبی بەعسە ئەم خاڵیان. باشە، بازنەکانی هەڵبژاردن کە بڕیارە هەڵبژاردن لە 11 ئەنجام درێت، عێراق 8 بازنەیە، هەر پارێزگایەک بازنەیەکە. هەڵەبجە لەبەرەوەی بەم ئەخیرانە کرایە پارێزگا، کۆمیسیۆن نەیتوانیوە ئامادەکاری بۆ بکە وەکو پارێزگایەک هەر لەگەڵ سلێمانیایە، وە گوتمان هەر پارێزگایەک و بازنەیەکە. کورسی پارێزگاکانی هەرێم چەنەیە؟ سلێمانی و هەڵەبجە 8 کورسی، هەولێر 15 کورسی، دهۆک 11 کورسی، کۆی گشتی هەموو ئەکاتە 44 کورسی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ئەمە جگە لە کەرکووک و لە دیالە و لە مووسڵ کە لەوێش کورد ئەتوانن خۆیان هەڵبژێرن. بەشداری حیزبەکان بێگومان کۆمەڵ بە لیستی سربەخۆ بەشداریەکە دوای ئەوەی چەند هەوڵێگە بوو کە تەواوی لایەنەکانی دەرەوەی یەکێتی و پارتیاوانی کە ئۆپۆزیسیۆنن بە یەک لیست بەشداریکەن سەری نەگرت، ویستێکی تر هەبوو لیستی ئیسلامی دروستکرێ، ئەویش سەری نەگرت، ویسترا چەند لایەنێکی دیکە پێکەوە بەشداری بکەن وەک هاوپەیمانەتی، ئەوەش نەبوو. دوجار کۆمەڵ بڕیاری داوە بە لیستی سربەخۆ بەشداری چی بکە؟ هەڵبژاردننی 11 بکە. ئاماژەمان پێکرد ئامادەکاریەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بوو بۆ خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق.